بەخۆشحاڵی ئەمڕۆ لەم ڕۆی یەکشەمە کاتژمێر دا کۆبنەوەیەک هەیە وەفتێکی ئێمە چووە کە لە 5 بەڕێوەبەری گشتی پێکاتوە بە سوپاسەوە ئەوان قبوڵیان کردووە کە تۆماری دەنگدەرانی عێراق بە فەرمی کە پێشتر داوامان کردبوو پێمان بدرێت وهروەها جارێکی کە لێکتێگەیشتنێکی تر و هاوکارێکی دیکەی هەردوو کۆمیسیۆن دەست پێ بکاتەوە کەەوە جێگەیەکی دڵخۆشیە و ئەمڕۆ وەفتەکە ئێمە لە بەغدایە و بە فەرمی ئەوان ڕەزامەندیان داوە کە پێشوازی لە وەفتەکە ئێمە دەکرێت هەم بۆ پێدانی تۆماری دەنگدەرانی عێراق کە پێشتر داوامان کردبوو لامانەوە گرنگ بوو چونکە ڕێژەی بەیانمەتری لەسەرە و پاکترە تا ڕادەیەک ینی پاکراوتەوە لە مانگی سێ کە پێشتر لە لاما بوو و هەم دروستبوونەوەی پەیوەندیەکانی مابینی ئێمە کۆمیسیۆنی عێراق کە بەڕێستان ئاگادارن کە لە 12/5 کە پرۆسەکە بەڕێوە دەچێت بێگومان بەشێک لە پرۆسەکە ئێمە یادداشتێکمان هەیە کە پێویستە ئێمە هاوکاری ئەوان بین بەتەبەت ئەو پرۆسەی کە بۆ پەرلەمانی عێراق دەکرێت لە 4 پارێزگاکەی هەرێم بەشەکەی تر پێویستە ئەوان هاوکاری ئێمە بن لە هەڵبژاردنەکانی داهاتوو ئیتر هەبوونی هەماهەنگی و هاوکاری بەپێی ئەو لێکتێگەیشتنی کە 16 خاڵە لە نێوان ئێمە ئەوان واژۆ کراوە و بە نوێنەری UN بەخۆی سەرپەرشتی کردووە ئەگەر بکەویتە باری جێبەجێکردن قەنەعەتمان وایە هەردوو لا دەتوانین سوود لە ئەزموونی یەکتر وەربگرین و هەردوو لامان دەتوانین ئیش بۆ یەک ئامانج بکەین کە بریتە لە سەرکەوتنی هەڵبژاردنەکان.